یەکێک لە دیارترین ڕووداوەکانی مۆندیالی 2022 قەتەر بەرەنگاربوونەوەی هەردوو هەڵبژاردە دژەکە ئەمریکا و ئێرانە. سڵاو، من ئاکۆ بیبانیم. لە تۆپی پێدا شوێنی سیاسەت نییە، ئەمە دروشمی یەکێتی تۆپی پێی جیهان فیفایە، کەچی سیاسەت لە هەموو کوچەیەکی ژیاندا ئامادەگی هەیە. بنبڕکردنی کارێکی مەحاڵە لە تۆپی پێ. وڵاتەکانی ئەمریکا و ئێران دوو وڵاتی زلهێز و ڕکابەری یەکتر لەسەر گۆڕەپانی سیاسی جیهان. ئەمەش کاریگەری کردووەتە سەر تۆپی پێی هەردوو وڵات. سەرەتای کێشەکانی ئەمریکا و ئێران دەگەڕێتەوە بۆ ساڵی 1979. ئەو کاتە باڵێۆزخانەی ئەمریکا لەلایەن ئێرانەکانەوە بە تەواوی کارمەندەکانیەوە بە بارمتە گیرا. لە دوای ئەو ڕووداوە هەردوو وڵات پەیوەندیەکانیان لەو پەڕی خراپیدایە. یەکەم بەرەنگاربوونەوەی نێوان تۆپی پێی هەردوو وڵات مۆندیالی ساڵی 1998 بوو. ئەو کاتەی ئێرانیەکان فرمێسکی خۆشیان بە چاودا هاتە خوار و کاتێک ڕکابەرە ئەزەلیەکەیان بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دا بە زەویدا. هەرچەندە ئەو دوو وڵاتە کێشە و ڕکابەری زۆریان هەبوو، بەڵام لە 90 دەقیقەی یاریەکەدا ئەوەی سیاسەت تێکیدا بوو، وەرزش ڕێکی خستەوە. یاریزانانی هەردوو هەڵبژاردە پێکەوە وێنەی یادگاریان چرکاند و گوڵی خۆشەویستی و لێبوردەییان پێشکەش بە یەکتر کرد. دوای 24 ساڵ جارێکی دیکە هەردوو هەڵبژاردە لە مۆندیالی قەتەر لە یەک گروپدان و لە کۆمەڵەی دووەم پێکەوە دەجەنگن. بانێکی پەیجەکەمان بە تەنزەوە نووسیوێتی ئێران یان ئەمریکا کێ بدۆڕێت، ئەوە عێراق بردومان دەکات.